الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برایان، خۆشحاڵم کە لە ئاڵقەیەکی دیکەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا بەدیدارتان شاد دەبم کە ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 20ەمە لە ژێر ناونیشانی ئەدەبی فەرمان بەپەسند و ڕێگری لە ناپەسند، يعني الأمر بالمعروف والنهي عن المنكر. ئەم بابەتە بابەتی فەرمان بەپەسند و ڕێگری لە ناپەسند بابەتێکی زۆر فراوانە، لقوپۆپی زۆری هەیە و زۆرێک لە زانایان لە زانایانی پێشێ و لە هی هاوچەرخ کتێبی تایبەتیان لەسەر داناوە و بەندەش لە چەند کتێب و بەرهەمێکی خۆمدا لەو بارەوە قسەم کردووە، بەڵام لێرە زۆر بە کورتی پوختی لەبەر ڕۆشنایی چەند ئاەتێکی قورئانی بەپێز و چەند دەقێکی سونەتی پێغەمبەری بەڕێزدا صلی الله عليه وسلم هەندێک قسەی لێ دەکەین دەربارەی ئەدەب و ڕەوشتەکانی، واتە چۆنیەتی ئەنجامدانی فەرمان بەپەسند و ڕێگری لە ناپەسند. لە سوورەتی ئالی عیمراندا لە ئاەتی 104 خوا سبحانه وتعالى دەفەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. دیارە دوێنراوان ئومەتی پێغەمبەرن عليه الصلاة والسلام، ئیماندارانن. دەفەرمێ ئەی ئیماندارینە با لە ئێوەدا کۆمەڵێک هەبن بانگەواز بکەن بۆ چاکە، بانگەوازی خەڵکن بۆ لای چاکە و فەرمانیان بە هەرچی پەسەندە پێ بکەن ئەو ڕێگریان لە هەرچی ناپەسەندە لێ بکەن و هەر ئەوانەش سەرفرازن. ئەمە پێگە و گەورەی و گرنگی فەرمان بەپەسەند و ڕێگری ناپەسەندمان بۆ دەردەخا. لە ئاەتی هەفتاویی سوورەتی ئەتەوبەدا ئەگەر ئاەتی 104 سوورەتی ئالی عیمران دوو لێکدانەوەی بۆ کراوە بە پێی ئەوە کە ئایا منی سەر منکم وەلتەکم منکم بۆ هەندێکە یاخود بۆ ڕوونکردنەوەیە، بۆ تەبعیضەیە، بۆ بەیانیەیە کە ئەگەر بۆ هەندێک بێواتە بالێ ئێوەدا کۆمەڵێکی وا هەبن ئەی مسلمانینە، بەڵام ئەگەر بۆ ڕوونکردنەوە بێ واتە ئێوە ئەی مسلمان کۆمەڵێکی بەو شێوەیە بن. جاگەر ئاەتەکەی سوورەتی ئالی عیمران ئەو دوو لێکدانەوەی هەڵدەگرێت. ئاەتی هەفتاویی سوورەتی ئەتەوبە ماناکەی زۆر ڕۆشنە کە هەموو بڕواداران بە پیا و ئافرەتەوە بە ورد و درشتەوە پابەند کراون بەوەوە کە دەبێ فەرمان بەپەسەند و ڕێگری لە ناپەسەند بکەن. خوا دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. دەفەرمێ پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیانن، فەرمان بە هەرچی پەسەندە دەکەن، ڕێگری لە هەرچی ناپەسەندە دەکەن، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن صلی الله عليه وسلم و ئەوانە خوا بەزەی پێیان دادێ، بێگومان خوا زاڵی کارزانە. کەواتە هەموو بڕواداران مولزەم کراون بە پیا و ئافرەتەوە کە یەکەم دۆست و پشتیوانی یەکدی بن و هەمووشیان لە بەرامبەر کۆمەڵگای خواندا، لە بەرامبەر دین و ژینی کۆمەڵگای خواندا هەز بە بەرپرسیارەتی بکەن، هەوڵدەن هەرچی شتی پەسەند و باشە بیچەسپێنن لە کۆمەلگا و دەوروبەریاندا و هەرچی ناپەسەند و خراپە ڕیشەکێشی کەن و کۆمەلگاکانی لێ بژارکەن. شایانی باسە کە زانایانی شارەزای زمانی عەرەبی و تەفسیر دەڵێن وشەی المعروف و المنکر کە ئەلیف و لامی ناساندن تعریفیان لەسەرە، ئەو ئەلیف و لامە لێردان بەس پێی جینسە، واتە کۆی تاکەکانی پەسەند دەبێ بچەسپێنن و کۆی تاکەکانی ناپەسەند دەبێ ڕشەکێشکەن و لابەرن. جا ئەو پەسەندانە چه پەیوەندیان بە بواری بووناسیەوە هەبێ، بواری ئیمان و عەقیدەوە، بواری پەرستشەکانەوە، بواری
باری کەسێتیەوە بواری هەڵسو کەوتە شخصیەکان ئەدە بە کۆمەڵایەتیەکان یاخود بواری حکم و سیاست جەنگ و ئاشتی پەیوەندیەکان هەروەها ناپەسەندەکانیش پەیوەست بن بە هەر بوارێکەوە موسڵمانان لەسەریان فەرزە کۆمەلگای خۆیان بڕازێنەوە بە پەسەندەکان و بژاری کەن لە ناپەسەندەکان. ئەنجا با تەماشای چەند فەرمایشتێکی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا دەفەرمێ إذا رأى الناس المنكر فلم يغيروه أوشك أن يعمه الله بعقاب رواه أصحاب السنن وصححه الترمذي. هەر کاتێک خەڵک شتی ناپەسەند و خراپیان بینی ناشەرعیان بینی نەیان گۆڕی نزیکە خوا بە گشتی سزایەکیان بەسەردا بگشتێنێ واتە سزایەکی گشتیان بۆ بنێرێ پاک و پیسیان پێکەوە سزا بدە. لەو بارەو ئەم فەرمایشتەشەیە کە وێڕایی باسی فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند کۆمەڵێک ڕاستی دیکەشی گرتوونە خۆی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێک یەکێک لە هاوڵان بە ناوی ئەبوو ثەعلەبە دواندی فەرموویە ئەبا ثەعلەبە مر بالمعروف وانهى عن المنكر فإذا رأيت شحا مطاعا وهوى متبعا ودنيا مؤثرة وإعجاب كل ذي رأي برأيه فعليك بنفسك ودع عنك العوام إن من ورائكم فتنا كقطع الليل المظلم للمتمسك فيها بمثل الذي أنتم عليه أجر 50 منكم. قيل بل منهم يا رسول الله صلى الله عليه وسلم قال بل منكم لأنكم تجدون على الخير أعوانا رواه أبو داود والترمذي وحسنه. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو هاوڵە بەڕێزەی خۆی کە یارە ناوی یاکونیەکەی ئەبوو ثەعلەبە بوو فەرمووی ئەبوو ثەعلەبە فەرمان بە پەسەند بکە ڕێگریش لە ناپەسەند بکە واتە لە بەرامبەر کۆمەڵگای خۆتدا بەرپرسیار بە بەرپرسیارەتی خۆت ئەنجامدا هەوڵ لە چاکەکانی تێدا بسەسپێنی خراپەکانی تێدا لابەری. فإذا رأيت شحا مطاعا بەڵام هەر کاتێک ئەم چوار دیاردەیەت بینی لە کۆمەلگاکەتدا فإذا رأيت شحا مطاعا شح واتە ڕژدی و چروکی واتە صفەتی چروکی و ڕژدی دوا بینی خەڵک بە قسەی دەکرد واتە خەڵک ئەو صفەتی چروکی و ڕژدی هەڵگرتە بوو بە شێوەیە کە ئەو صفەتە فەرمانی پێدەکردن و هەوەن متەبعا و کاتێک بینیت کە ئارەزوو پەیڕەوی لێ دەکرا لە جیاتی خەڵک بە دوای هودا بکەوێ بە دوای هەوا دەکەوتن و دنیا مؤثرة و کاتێک بینیت کە دنیا هەڵدەبژێردرا بەسەر دوا ڕۆژدا لە جیاتی ئەوەی کە دوا ڕۆژ هەڵبژێرن دنیایان هەڵدەبژار بەسەر دوا ڕۆژدا و ئیعجاب كل ذي رأي برأيه و کاتێک کە بینیت هەر خاوەن بۆچوونێک بە بۆچوونەکەی خۆی سەرسام بوو لە جیاتی ئەوەی هەر کامێکیان بڵێ ئەوە بۆچوونی منە دەگونجی ڕاست بێ دەگونجی هەڵە بێ ڕێزی لە بۆچوونەکانی بەرامبەرەکانی بگرێ لە جیاتی ئەوە هەر کامێکیان بە بۆچوونی خۆی سەرسام بوو و بۆچوونی ئەوانی دیکەی نادیدە دەگرت واتە دەمارگیری هەبوو کاتێک ئەو چوار حاڵەتت بینین فعليك بنفسك هەر لەگەڵ خۆت خەریک بە ودع عنك العوام واز لە خەڵک بێنە بۆ چونکە کۆمەلگایەک ئاوای لێ هات بێ خۆ لەگەڵ ماندووکردنی بێ سوودە کاتێک کۆمەلگایەک زۆربەی تاکەکانی ئەو چوار سیفەتە خراپە تەبەنی بکەن و ئەو چوار سیفەتە خراپە هەڵبگرن چروکی شوێنکەوتنی ئارەزوو هەڵبژاردننی دنیا و سەرسامبوون بە بۆچوونی خۆ و جوێنەدان و نادیدەگرتنی بۆچوونی ئەوانی دیکە ئەوە کۆمەلگای ئاوا لێی دووربی باشترە یاخود ناتوانی کاری تێ بکە یان دەبێت ئەو سەحابیە خوا لێ ڕازی بوێ لەو جۆرە بوو بێ کە بۆی دروست بوو بێ ئاوا بکە یاخود پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی وای بە سەلامەتی تر زانی بێ ئەگەر ناخۆ پێغەمبەران سەڵات و سەلامی خوان لەسەر بێ کە هاتوون کۆمەلگاکانیان تاکەکانیان پڕ بوون لە ڕەذائیل لە کوفر و شیرک و نیفاق و هەموو ئەو سیفەتە خراپانە و زۆر زیاتریش بەڵام پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام قۆڵیان هەڵماڵیوە لە پاکسازی و چاکسازی کۆمەلگایەکەی خۆیاندا
دەبێت ئاوا لە فەرمایشتەکەی پێغەمبەر تێبگەین عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام دیارە ئەو سەحابیە ئەو هاوڵە خوا لێ ڕازی بێت تواناکەی هەر ئەوەندە بووە کە ئەگەر لەگەڵ کەسانێکی ئاوادار ڕوبەڕوو بوو بوایەوە لیان تووشی زەرەر دەبووە فەرموویەتی هەر لەگەڵ خۆت خەریک بە واز لە خەڵک بێنە. دوایی دەفەرمێ لە درەجەی فەرمایشەکە دەفەرمێ ئین من وەرائیکم فتنەن کەقطع اللەیل المظلم، لە پشتانەواتە لە بەرەڕووتان دێ لە داهاتوودا ئاشوب و بەڵای وا دێن وەکو پارچەکانی شەوی تاریک، ینی بەڵا لەسەر بەڵا دێن، گرفتاری لەسەر گرفتاری دێن. للمتمسك فيها بمثل الذي أنتم عليه أجر 50 منكم. بۆ هەر کەسێک کە لەو کاتی ئەو فیتنە و بەڵایەنەدا دەست بگرێ بەوەوە کە ئێوەی لەسەرن ئێستا، واتە بەو ڕێبازەی کە هاوڵانی لەسەرن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەست بەو ڕێبازەوە بگرێ، پاداشتی 50 لە ئێوەی هەیە. گوترا ئەی پێغەمبەری خوا 50 لە خۆیان؟ فەرمووی نەخێر بەڵکو 50 لە ئێوە ئەی هاوڵان. اینجا دوای بۆی ڕوونکردنەوە بۆشی فەرمووی لئەنەکم تەجیدون عەلى الخەیری ئەعوانن، بۆیە ئەوان بەقەدەر یەکێکیان بەقەدەر 50 لە هاوڵان پاداشتی هەیە، چونکە ئێوە لەسەر چاکە هاوکاران زۆر دەبینن، بەڵام ئەوان هەر کامیشیان بەتەنە لێ دەقەومێ لە کۆمەلگایەکدا و کەس نابێ وەک پێویست هاوکاری بێ، لەبەرەوە کە زەحمەتی زیاترە قورسایی زیاتری دەکەوێتە سەرشان پاداشتیشی زیاترە. بەڵام ئێوە هاوکاری یەکدی دەکەن لە ژینگەیەکدان کە هەمووتان هاوکاری یەکدین لەسەر کاری خێر و چاک. ئەنجا قۆناغەکانی فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند چوارن، هەر بە خێرایی باسییان دەکەین. یەکەم ناساندن، پێویستە ئەو چاکەی ئەو خراپەیە بناسێندرێ، دەبین هەر بە ناساندن و باسکردنەکەی خەڵک چاکەکە دەکا و واز لە خراپەکە دێنێ. ئەگەر ئەوە سوودی نەبوو ئەمجا ئامۆژگاریکردن، ئامۆژگاری ئەوەیە کە بە شێوەیەک ئەو مرۆڤە بدوێنی دڵی بژوڵێنی، هانی بدەی، هەست و سۆزی بژوڵێنی. ئەمجا ئەگەرەوە سوودی نەبوو قۆناغی سێم دەگوازیەوە بۆ قۆناغی سێم قسەی زبر، سەرزەنشتکردن، لێت و ڕەبوون، گلەی لێکردن. ئەگەر ئەوەش هەر سوودی نەبوو توانە هەبوو ئەمجا بەدەست ئەو خراپەیە بگۆڕی یا بەدەست ئەو چاکەیە پشەسپێنی. ئەو چوار قۆناغی هەن. ئەدەبەکانی بابای فەرمان بە پەسەندکەر و ڕێگریکەر لە ناپەسەند، ئەویش سێ ئەدەبی گرنگی هەن، زۆرن بەڵام ئەو سیان سەرەچین. یەکەم زانیاری دەبێ هەبێ بەو شتە کە دەوێت بیچەسپێنێ لە پەسەند یا بەو شتە کە دەوێت لای بەرێ لە ناپەسەند دەبێت پێش شارەزا بێ. دوو دەبێت بخۆی پارێزکار بێ، بخۆی خۆی لەو خراپە پاراز بێ و چاکەیەشی کرد بێ. سێ دەبێت ڕەوشتێکی بەرز و جوانی هەبێ، خۆراگر بێ، هێمن بێ، ئارام بێ، قسە شیرین بێ، خۆش بێ تا کۆتایی. هەلو بارەوە گوترا ئومر بالمعروف بالمعروف وانهى عن المنكر لا بالمنكر، بە شێوەیەکی چاک فەرمان بە پەسەند بکە و ڕێگری لە ناپەسەند بکە، بەڵام بە شێوەیەکی ناپەسەند نا. مەرجەکانی فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەندیش چوارن. یەکەم دەبێ ئەو خراپەیە فعلا خراپەیەکی ناشەرعی بێ. دوو دەبێت لەو کاتەدا هەبێ ئەو خراپەیە کە دەویسترێ لا ببرێ. سێ دەبێ دیار و زاندراو بێ، نەک بەهۆی جاسوسیکردنەوە دەرکەوێت. چوار دەبێ یەکدەنگی زانایانی لەسەر بێ یاخو زۆرنی زانایەن، نەک شتێک بێ کە ڕازیایی هەڵبگرێت. لەو شتانەی کە ڕازیاییان لەسەرە فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەند ناکرێت. چکۆ دەڵێ بۆ وا دەکەی، دەڵێ من بە فلان مەزە بە وا دەکەم، تۆش لەسەر مەزەبێکی دیکەی. لە کۆتاییدا فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەند جیایە لە سزا و سنوورە شەرعیەکان کە زۆر کەس تێکەڵیان دەکات. ینی کەسێک دەبێنێ شەراب دەخواتەوە، بۆی نییە بچێ بڵێ دەبێنێ 40 قەمچیە 80 قەمچی لێ دەباتە سەڵاتیشی هەبێ، هەر دەتوانێت ئامۆژگاری بکا و لێ نێڕێ بخواتەوە. ئەمما سزادانەکەی سزا و سنوورە شەرعیەکان لەلایەن دەسەڵاتی شەرعیەوە دەسەسپێندرێن، نەک هەر کەسێک ڕاست بۆ خەڵک سزا بدا لەسەروی کەشتێکی ناشەرعی کردووە، بەڵکو پێویستی بە بەڵگە و ئیسپات هەیە و دەبێ جیهەتی معنیش کە دەسەڵاتی شەرعی دەبێ بەو کارە هەڵسێ. دیارە وەکو گوتم بابەتی فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەند بابەتێکی فراوانە، بەڵام ئێمە بەم کورتە باسە لەبارەی هەندێک لە ئەدەبەکانی ئیکتیفا دەکەین. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.